بەناوی خی گەورە سەرەتا بەخێر بێن سواز بۆم چاپێکەوتنا ئێمە وەکو سەرۆکاتی شارەوانی خەلەکان سەر بە بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانەکانی سلێمانین. شارەوانی خەلەکان پلە چوارە لە ساڵی 1993 کە ناحیەی خەلەکان ئاوەدان کراوەتەوە شارەوانی تیادا مزراوە. یەکەم سەرۆک شارەوانیش پێم وایە بێت شێخ لەتیف بووە لە ڕووی ئیدارەوە سەر بە قەزای دوکانە لە ساڵی 1950 بۆ بە ناحیە ژماری نفوسی نزیکەی 5,000 هاوڵاتیە بەس ناحیەکە. سەرۆکاتی شارەوانی خەلەکان لە چل مۆزەف پێگاتووە. ئەم چل مۆزەفە 24یان هەمیشەیە، 16یان گرێبەستە. شارەوانی خەلەکان پێگاتووە لە حەوهۆبە جاران بەش وسا بۆ بەهۆبە هۆبەی کارجێڕیمانەیە، ژمێریاریمانەیە، ئامێرەکانمانەیە، زایدەن باخچەکانمانەیە، وردبینیمانەیە، یاسامانەیە، مڵکایەتیمانەیە، ژمێریاریمانەیە. ئەمانە هەچ کەس هەڵەسێت بە ئیشوکار و ڕایکردنی مامەڵەی هاوڵاتیان و کارئاسانی بۆ هاوڵاتیان و هەروە ئیشوکاری ئیداری خۆمان. ئێمە هەر لە سەرەتای دەست بەکاربوونمان خۆشبەختانە کە هەوڵی تاوامانداوە گرنگی تاوامانداوە بە ژینگە توانیمانە لە ڕێی بەسپاس و بۆ بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانەکانی سلێمانی بەشی باخچەکان کە نزیکەی 2200 نمامیان پێداوین کە تاوەکو لە ناحیەکە بچێنین. خۆشبەختانە توانیمانە 2200 نمام بچێنین لە سنووری شارەوانیمان. ئەوەی کە لێرەوەمەیە دەستخۆشی لە بەشی باخچەکان بکەم، لێبسای باخچەکان و هەروە کارمەندە دڵسۆزەکانی کە توانیوانە بە تەحەداوەڵێم تەنانەت نمامێکیشان وشک نەبووە لە سنووی ناحیەکەمان. ئێمە هەر لە سەرەتای دەست بەکاربوونمانە ئەوەی کە گرنگی پێبین و ئەولێتی کارەکانمان خزمەتکردن بۆ بە شارۆچکەکە. توانیمانە دوو پرۆژەخینە بواری جێبەجێکردنەوە کە دوو پرۆژی تەنفیزم باشیر بوو. سپاس بۆ بەڕێوەبەرایەتی ناحیەی خەلەکان، سپاس بۆ بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانەکانی سلێمانی کە توانیمانە ئەم دوو پرۆژە خزمەت بە هاوڵاتیانی ناحیەکە بکات کە لە سەربوجەی نەوتە کە ئاوەڕۆ و تێکەڵە ڕێژکردن و کۆنکرێت لە خۆی دەگرێت. ئێستا خۆشبەختانە کۆتایی هاتووە و هاوڵاتیانی ناحیەکە سودمەندەلی نزیکەی 7000 مەتر دووجایە بە هەردوو پرۆژەکە. پرۆژەیەکی ترمانە بوو تاوا نەکراو بوو، یاریگای بالە بوو لە ناحیەی خەلەکان. خۆشبەختانێمە توانیمانە ئەو یاریگایش کۆتایی پێبین و چۆقۆناغی کۆتایی و ئێستا گەنجانی ناحیەکەمان سودمەندەلی. ئەوە ئێمە کە گرنگە ئاماژەی پێبین وەکو شارەوانی خەلەکان گیرروگرفت دەرهەیە بەشێ خۆی. گەورەترین گیرروگرفتی ئێمە نەبوونی بینایەکی شارەوانیە. بینا تاسا بینایەکی پێویستمان نییە بۆ شارەوانی. گەورەترین گیرروگرفتی ئەم ناحیە نەبوونی دووسایدێکە لە ناو شەقامی گشتی ناو خەلەکان. بەڕاستی ئەمە لۆدێکی زۆری لەسەرە. سێ مەحافەزە بەسێتەوە بەیەکەوە. ئەرقەلەی زۆر دروست کردو بۆ هاوڵاتیان. ئەمە چەندی جار بەندە وەک سەرۆک شارەوانی سەردانی وەزارەتی شارەوانیم کردووە بۆ داداچوون بە ئەم پرۆژەیە. بەڕاستی ئەم پرۆژەیە دەرخستە و دیزاین و پرۆپۆزەڵ و تەنانەت گوژمی پارەکەشی بۆ دیاری کراوە کە ملیارێک و 570 ملیۆن دۆلارە. بەڵام بەهۆی نەبوونی پارە و لە بانقەکان نەتوانراوە بچێتە بواری جێبەجێکردنەوە. سەبارەت بە خۆڵ و خاشاک سنووری ناحیەی خەلەکان ئێمە 13 گوت لە خۆی دەگرێت ناحیەی خەلەکان. خۆشبەختانە بە سوپاسەوە من لە کارەکانیان ڕازیم لەلایەن کۆمپانیای شکارەوە جێبەجێ دەکرێت بە هاوکاری شارەوانیمان. زبڵ و خۆڵ و خاشاکی ناحیەکە و 13 گوت لە خۆی دەگرێت لە تەمری دوکان فرە دەدرێت و لێش داپۆشینی بۆ دەکرێت. ئێمە لە بەردەوامی لە خزمەتکردن ئەولێتی کاری ئێمە خزمەتکردنە بە هاوڵاتیانی ناحیەی خەلەکان. دوو پرۆژەمان لە بەردەستایە لە پلانی 2023 یەکیان پرۆژەی جێرابێکی سنووەقیە کە لە ئایندەیەکی نزیکە ئیشەڵا هاوڵاتیانی ناحیەکەمان سودمەند دەبێت. لێ دوو پرۆژەیەکمانەیە ئاوەڕۆ و کۆنکرێت لە خۆی دەگرێت. پرۆژەی وەزایدەن کۆنکرێت ئەمیش لە پلانی ساڵی 2023 لە هەوڵین ئەوەی پێمان بکرێت خزمەت بە ناحیەکە و بە هاوڵاتیانی ناحیەکە بکەین. بە سوپاسەوە من لێرەوە بێ دووبارە سوپاسان کەم. بەڵام گەورەترین گیرروگرفتی ئەم ناحیە ئێمە و داواکاری هاوڵاتیانە کە جەختی لێ بکەمەوە کە نەبوونی دووسایدێکە بەناو شەقامی گشتی خەلەکان، ناوەندی خەلەکان. بۆیە لێرەوە ئەمەوێت دەنگا بەسەری خۆمان لە ڕێی بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانەکانی سلێمانی و لایەنی پەیوەندیدار و لایەنی حیزبی و حکومی تا کاری جدی بکەن بۆ دووسایدکردنی شەقامی گشتی ناو خەلەکان.
بەخێر بێن سەرەتا بەخێر بێن سەرچاو ئێمە وەک شارەوانی خەلەکان بەڕاستی وەک ئامێرەکانمان شۆفڵێک و گەڵابێکمان هەیە کە پسی خۆڵمان هەیە کە لە ئێستادا بە چاکراوەتەوە لە هیچدایە بەڵامیشمان پێی نییە بەڕاستی لە ئێستادا وەکو هیچ وەساڵانەش بەڕاستی ئێمە چووکە ڕێگەی سەرەکیە بەفر و بارانێکی زۆری لێ دەبارێت یەک شۆفڵمان هەیە پێویستمان بەڕاستی بە گرێدەری شەیە بەر لە ئێستادا بەڵام گرێدەرمانیەوە بەڕاستی شۆفڵێکمان هەیە لەگەڵ مەچینەیەک تەراکتۆرێک کە دەمێکی بە فماڵێکمان بۆ دروست کردو ساڵانێ ئیشەکانی خۆمانی پێڕایی دەکەین دەخوا بە زیاد بێ نەمانێشتۆ تا ئێستاکەینێ ئیشەکانمان ڕاوەسەوە ڕێگای سەرچی قەتع بێ لە هیچ حاڵەتێکە وەکو دەبڵیش دوو دەبڵمان هەیە بەڕاستی یەکیانی سەرۆکی شارەوانی کە هاتوچۆی پێدەکا بەڕاستی وەک پێویست نییە بە حکمی ئەوەی ئێمە ڕێگاکەمان گەلێک لە سلێمانیەوە هاتوچۆ دەکا کاگارم سەرۆک شارەوانی بەڕاستی پێویستی بە سارێکی مەزبوط و لانی کەم دەبڵ عکسل بێ بۆ باشترە دوو تەراکتۆرێکیشمانەوە لە کار کەوتووە پێویستمان پێی نییە هەرەوەندەمان هەیە وەکو ئامێ سەرەتا زۆر بەخێربێن من سەرکەوت ئەزرار لێپرسایی بەشی باخچەکانی سەرۆکایەتی شارەوانی خەلەکان لە خەلەکان دوو باخچەمان هەیە باخچەی گشتی شارەوانیمان و باخچەی دایک نۆ کرێکارمان هەیە لەگەڵ دوو پاسەوان باخچەکەمان باخچەیەکی جوانە ساڵانە هەڵدەستین بە چێڵانەوەی بە دەرمانکردنی و بە ئاودانی ئەولەوێتی ڕۆژانەمان کاری ڕۆژانەمان ئاودان و چێڵانەوەیە لە وەرزی چێڵانەوە و لە وەرزی ئاودان دوو بیرمان هەیە بیرەکانمان لە وەرزی هاویندا بەرەو کەمبوونەوە دەچن ئاویان کەم دەبێ ئەولەوێتمان لەسەر ئەو دوو بیرەیە ئاوەکەی غەزن دەکەین و لە کاتی کەمبوونی ئاوەکەشدا هەڵدەستین بە دابینکردنی ئاو لە ڕێگەی تەنکەری شارەوانیمان لە ڕێگەی ئەوە دەچین ئاو دابین دەکەین بۆ ئاوەکە و غەزنی دەکەین و دواتریش هەڵدەستین بە ئاودانی باخچەکە تا ئێستا باشین لە ڕووی کەمی کرێکارەکانمە باشە هەوڵ و هیمەتی زۆر باشیان هەیە دەستخۆشیان لێ دەکەین پابندن بە ئیشی ڕۆژانی خۆیانەوە و زۆر پابندن و زۆر دڵسۆزن بۆ کارەکەیان نەمان هێشتەوە گرفت دروست ببێ دووبار دەستخۆشیان لێ دەکەین لە سەرۆکاتی شارەوانی و لە بەشی ئامێرەکان و لە سەرجەم باخەوانەکانی شارەوانیمان.